ماوەی 2 ڕۆژە ئۆپراسیۆنە سەربازیەکان لە باشووری ڕۆژاوای داقوق چڕ کراوەتەوە و فڕۆکەکانی هاوپەیمانانیش بە چڕی ناوچەکە بردومان دەکات. بەوتەی پەیامنێری کەناڵی کەرکووک لە داقوق لە ئۆپراسیۆنی هێزە سەربازیەکانی عێراقدا بە پاڵپشتی فڕۆکە جەنگیەکان 10 تیرۆریستی داعش کوژراون و تیرۆریستێکی دیکەش بە برینداری توانیوێتی هەڵبێت. شانەی ڕاگەیاندنی جەنگی عێراقیش لەو بارەیەوە بڵاوی کردووەتەوە. لە ئۆپراسیۆنەکەدا پۆلیسی فدرالی سەربازگەیەکی ئەو گروپیان لە وادیشای ئاشکرا کردووە. هەروەها دەستیان گرتووە بەسەر جۆرەها چەکدا و ژمارەیەک تەقەمەنیش دۆزراونەتەوە کە بۆ کردەوەی تیرۆریستی ئامادەکرابوون. ڕۆژی 22 ئەم مانگەش لە بەردومانێکی هاوپەیماناندا 9 تیرۆریستی ئەو گروپا لە ناوچەی وادیشای و چەمی ڕۆخانە کوژراون. بەوتەی فازڵ ئەبوڕەغیف پسپۆر و شارەزا لە کاروباری گروپە چەکدارەکان لە هێرشەکاندا چەند سەرکردەیەکی دیاری داعش کوژراون. بەوتەی ئەبوڕەغیف کوژراوەکانی داعش بریتین لە ئەبوو عەلی تونسی لێپرسراوی دروستکردنی چەک و بەرەو پێشبردننی توانە سەربازیەکانی ئەو گروپە لە عێراق لەگەڵ ئەمیری داقوق و لێپرسراوی ڕاگەیاندن و لێپرسراوی حەشارگەکانی ئەو گروپە. ئەماش لە کاتێکدایە کۆتایی مانگی ڕابردوو بە هەمان شێوە لە بردومانێکی ئاسمانیدا ئەبوو یاسر عیساوی والی داعشی عێراق و جێگیری بەناو خەلیفەی ئەو گروپە تیرۆریستیە لە سنووری قەزای داقوق لەگەڵ چەند سەرکردەیەکی دیاری گروپەکەدا کوژراون.